دوای کۆتایی هاتنی پرۆسی هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق ڕەوشی کەرکووک باراستەی قۆناغێکی نوێ هەنگاو دەنێت. ئەم قۆناغە نوێیە ئەگەری گۆڕانکاری سیاسی و ئەمنی و سەربازی لێ دەکرێت بە بۆچوونی سەرکردەی لایەنە کوردستانیەکان پێویستە بۆ پێشات و گۆڕانکاریەک کورد پلان و بەرنامەی خۆی هەبێت. تاکید کورد ئێستا ئەبێ لە هەموو کاتێک زیاتر بارودۆخەکە بخوێنێتەوە چونکە ئێمە سەیری ڕووداوەکانە بێ بکەین و ڕووداوانە بەرەو چۆچن جا ئەگەر کورد لە ئێستادا بەم شکڵێکی ئێستا هەیە حکوومەتی عێراقی یا ئەوکوت لە سیاسیانەی هەن دەبێت بە تایبەتی ناوچە جێناکۆکەکان بۆ گرنگ بێت و ئەگەر گۆڕانکاریش لەسەر ئاستی عێراقا دروست بێ و هەر کیانێکی سیاسی تر بێتە مەدان و بێوێت لەگەڵ قەزەی کوردیە مامەڵە بکە پێویستە کورد بە یەکگرتووی و بە یەکگوتاری بەشداری بکە لە داخوازی ڕەوەکانی گەلەکەمان کە ئەوی خۆی بینێتەوە لە مافی چاری خۆنووسین و جێبەجێکردنی مادی 140 شوێنە ئەو شارانەی کە ئەو جێگانی کە جێگای ناکۆک بوونەوە پێویستە کورد بەگشتی بە پلانێکی هاوبەش و درێژخایەن و بەرەچاوکەی بارودۆخەکە و دیپلۆماسیەتی بەگەڕ خات بۆی بتوانێت لەم هەلومەرجە گۆڕانکاریە گەورەی کە لە ناوچەکە ڕوەدا پشتی کورد دیوێکی ئیجابی وەرگێ و بتوانین هەمومانەیەک ئاراستە بگرین بەرەو ئامانجێک بڕن کە لە خزمەتی بەژۆندی گەلی کوردستان بێ. ئامان چێ مەرحەلیە کاتیە و ئامان چێ گژیر و دوورخانە ئەم ئامانجە کاتی مەرحەلیەکان دەبێت لەگە بەقەدر خۆی تەعاملی لەگەڵ کرێ و ئامانجە درێژخانەکان دەبێت بە وەربینی چاکتر و دڵسۆزانەتر مامەلەکە بۆیە ئێمە داواکاری لێرەوە لە هەموو لایەنە سیاسیەکان و سەرکردەی و قیادەی هەموو لایەنە سیاسیەکان مەسئولانەتر مامەڵە بکەن. ڕاستی گرێویشی گەورەمان بردەوە ئەویش ئەوە بوو لەگەڵ کادرێکی پێشکەوتووی کێتیش پێی وایە قۆناغی ئێستا جیاوازە لە قۆناغی پێش هەڵبژاردنەکان و ڕاشی دەگەیەنەیە بۆ ئێستا و داهاتوو ئەرکی هەموو لایەنە کوردستانیەکانە بەستێکی نەتەوەیانە لە ڕەوشی کەرکووک بڕوانن. کورد لەوەش ترازا کە بڵێ ناوچە جێناکۆکان تووشی مەترسی گەورە بووە ئەم مەسەلەی انتیخابات لە کەرکووک ئەوەی ئیسپات کرد کە زۆرینەی دانیشتوانی شاری کەرکووک کووردا بۆیە لە ئێستاە بە زەرورەتی ئێزانین ئەم ناوچانە هەموو هێزە کوردیەکان لەسەری بەجواب بێن و بەرنمەیان هەبێ چکە لە ئایندەیە ئەگەر دەوڵەتی عێراقیش دروست ببێ ئەبێ کورد پشتی بەهێزی هەبێ و لەوێ نەشا داکۆچکاری جددیمان هەبێ لەسەر ئەم بابەتانە چکە ئەمە ڕاستی بابەتێکی نەتەوەیە و لە ئێستاە لە هەموو کاتەکان زەرورترە نێوماڵی کورد یەک بخرێتەوە ئەمون پێم وایە هەندێک کۆبنەوە بەڕێوەیە بۆ ئەوەی نێوماڵی کورد ڕێک بخرێتەوە بۆی بتوانن بە یەک پاکێز لە بەغا قسا لەسەر بابەتی ئەم ناوچانە بکرێت. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن ڕەوشی کەرکووک لە چەند مانگی ڕابردوودا دووچاری چەقبەستووی سیاسی هاتووە و بۆشایی سیاسی و ئەمنی داریش لە کەرکووک دروست بووە چاودێرانی سیاسی ڕاشی دەگەیەنن پێویستە ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک لەم قۆناغەدا کاری لە پێشینەی سەرکردایەتی کورد و لایەنە سیاسیەکان بێت. نەبوونیە خیتابی لەسەر پرسێکی گرنگی وەک کەرکووک زیانی بۆ پرسەنەتەوەی گەیاندووە و بۆ داهاتوو پێویستە کورد بە پلانەوە مامەڵەیەکی ورتر لەگەڵ ئەو کێسەدا بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.